سڵاو لە بینەرانی عزیزی کەناڵی دیمان. پرۆگرامی دوازمۆن جارێکی تر بە دوو ئەزمون و دوو میوانی جیاواز و کۆمەڵی گوڵامی سەرنجڕاکێش گەڕایەوە لاتان. دوازمونی ئەم جارەمان لەگەڵ دوو هونەرمەندی بواری دراما و شانۆیە. ئەوانیش هونەرمەندان خەلیلیابە و موئەید فەقین. من خەلیلیابە کەریم لەدایک بووی گوێر کەباب و ماستا و سەر بە کەفەکەی هەولێری بە خۆ دەزانی بەلەوە بەنگە ئەوەی بێت هەولێرە کەباب و ماستاوی نەخوا دەرەن هەولێری نەدیتیە. ئەمە ناوم موئەید محەممەد فەقیسە نازناوم موئەید فەقیە. السلام عليكم. سلام. ئێرە دوکانی یادی حاجیگارە؟ یادی حاجیگار چێ بابە؟ نا مەقسەدم حاجی یادگار. بەڵێ ئەمە ناوم. کۆمەڵی وەڵامی جیاواز یادگاریەکان ئاماژەدان بە خزمەتی ڕابردویان وەک دوو ئەزمموی جیاواز پێشانی ئێوە دەدەن. حەز دەکەم دەوری کرێکارێک وەرگرم. من لە دەوری شێت یعنی زۆر عمق و شقم و دەورەکەی هەیە. هونەرمەند مەفروزە هەموو ڕۆڵێک بجێڕی. ئینسان کە دەوری ڕێسی نەبوو بە چ ناسی لە سینەمای. هونەرمەند هەیە دەوری سەرەکی هەیە و هیچ ئاسارێک بەجێ نالی. ئێمە فیلمی ئەکشن دەکا لێرە لە قتەچی لێدا تاپ دوو شەقی دەکا لەو لێ دەکا لەوێ لە فکر دەکات لەسەر چەوە. هەتا هونەر نەبتە پیشە پێش ناکەوێت. شتی خراپ نەبی شتی باش دیار ناکەی. ئامادەن؟ بەڵێ. دەست پێ بکەم؟ ئەو خەلیلیابە ڕۆیشت. دەنگ دەردەچی. سەرەتا دەچینە لای هونەرمەند خەلیلیابە و لێی دەپرسین. هەمومان جەنابەت دەناسین. بەڵام هەموو شتێ لەسەر جەنابەت نازانین. من خەلیلیابە کەریم لەدایک بووی گوێر شارۆچکەی گوێر لەوێ قوتابخانەی سەرەتاییم تەواو کرد لەوێ قوتابخانەی ناوەندی بۆ هاتمە هۆریلا و لێر ناوەندیم تەواو کرد لە مووسڵ خانەی مامۆستایان تەواو کرد بوومە مامۆستا لە گوندی سۆربەش خەدر پاشا دامەزرام پاشان گۆزرامەوە بۆ گوندی ماجیداوە پاشان بۆ گوێر لەوێ بڕێوەبەری قوتابخانەی گوێر بووم پاشان لەبەرەوەی زۆر حەزم لە هونەر بوو داوای گواستنەوە کرد بۆ هەولێر هاتمە هەولێر لە تیپەکەی تیپی هونەری هەولێر کە مامۆستا تەڵات سامان و گروپەکەی لەوێ بوون لەگەریان لە ڕێگای برادەرێک چوم بەشداریم کرد ئیتر دەستم بە کاری هونەری کرد. ئەمە ناوم موئەید محەممەد فەقیسە نازناوم موئەید فەقیە لە ساڵی 1956 لە تیراوی لەدایک بووم چوومە مەکتەبێ لە مەکتەبێ شەشم تەواو کرد بوومە هیچم تۆستای دەستم بە کاری هونەری کرد. دەمسیلەکمان کرد قوتابخانێک بوو وڵە بۆ مامۆستا و شتانە بوو مامۆستای گوتی فەوتای گوتی تو دەبێ پۆلیس وتی بەخوای ماسەدا بە پۆلیس وەڵ حاصل وردە لە لاوان دیموقراتی کوردستان ئەو دەمایە بوو هەر لاوان نەبوو لە تیپی شانۆی ئەوەی لەوێ تیپە شانۆی هەبوو سلام کۆیی بوو سوبحی کۆیی بوو ئەو مەجموعە بوون ئەمە لەگەروام ئەمە گەنج بووم مڕاحق بووم تازە پیرە دەگەشتم پێیان ڕادەواردم یعنی تووڕیان دەکرد ئەو بوو ئەمیش ئەوم دەکرد ئاسابی دەبم بۆ دەم کوریان گوتم ئاخرەت سی سوبحی کۆیی زۆر ئەو بوو لەوێ نەرێش 4-5 ئیشکرا. چەند کەست ئاشت کردوتەوە؟ وەڵای زۆر زار ئەمن هەر لەو ڕۆژانە دوو برادەر زۆر لەگەیەک عاجز بوون ئاشتم کردنەوە ئەوزار برادەرەکان یەکێک خەتای یەکەچیان بووانی ئەویش هونەرمەندە بەس ناوی ناینە مامۆستایەکە هونەرمەندە گوتیان بە شەرکە دەبی داوەتەشی بکەی بەڵام داوەتەکە هێتا ئێستا نەکردووە قەردارە دونی لە جێیەکی بووم فەڕاشی دایرەی تاکۆم دی فەڕاشی مدیری دیار بوو لەگەر کابرایەکی ئەو باسی دەکرد ئەتو فکرتمە شەوەش کردم لۆ ئەگەر وەبی کورەتۆفی خەتا بن پیران زەرەر دەکەم نا زەرەر ناکەی باشە کووت زانی زەرەر ناکەم ئەمن دەزانم بە پارەی چاچی دەقڵسێنم باشە نەتزانی چەندی دەدەن باشە لۆ سبێنێ بە خۆت ناسی دایرەی تاخۆی ئەگەر بە خۆت بچی باشتر لە مەسەلەکەی دەبێت واللهی ڕاست دەکەی قسەکەت جوانە ناوەستا وە سعات 12 هەر ئێستا دەچم دەوام هەڵنەگیرایە خۆم دەچم پێ دەکەوم بزانم چ هەیە تاکو چێتر ئەو بەرە تاکە هەژنا تا درەمکە ئەو بەرە تاکە هەژ
كم نودرم كم هاي دينار نودرم كم أو برا ساكا هاي دينار تقول كاكا درهم 9 درهم كم أتو قوتت 4 درهم كم أم نجلوم زياد كردي قوتم 9 درهم كم ئەم جاریان دەپرسین چ جۆرە کارکتەرێک هەیە حەز دەکەی ڕۆڵی ببینی و دڵنیای سەرکەوتوو دەبی. بەخۆی هونەرمەند مەفروضە هەموو ڕۆڵێک بجێڕی هەموو کەسایەتێک من مەسەلە لەگەر دەوری معاونم بینی هەزار دەوری ئاغام بینیە بەگم بینیە فەرمانبەرم بینەوە حەز دەکەم دەوری کرێکارێک وەرگرم کرێکار دەوری کرێکاریشم بینیە لە خات و کلااوزەر ئێستا من زۆر دەور مەسەلەن من لە دەوری شێت يعني زۆر عمق و عشقم و دەورەکەی هەیە مەسەلەن بەدەقا يعني ئەوەی دەکەم يعني تماشا دەکەم و ئەوە دەکەم يعني زۆر ئەو کردیا دەورەکان دەیاندەدا بەکر معروفی دەیاندا مەسەلەنقا يعني شخصەکان نەیاندەدا من بەس من زۆر دڵدانی حتا بەو ئاخیرەی دەوری شێتم دیت لە ئەوەی لە ئەوەی جەمعی ئەمنو بەکر معروف باوەڕ دەبی یعنی ئەو های خەم دەگرت ئەوی خەمی دەگرت نازم چشتا سێوە دەورەکەتان جوانیە وەڵڵا بە قورعان نازم ئەبوو فەوزای دەکەن لا حیواری بگوت دەبوو حیواری بگوت یعنی ئەو هاتە بوو ئەوەنتە ئەوەیە دوای حتا مشکمان صاف دەبووە هادیدەوە دەبێت سنەکە کارمە دەتو حاصل يعني دەوری شێتم زۆر حەزنی بوو حەز دەکەی ڕۆڵی سەرەکیت هەبێ یان ڕۆڵی بچوو بەخۆی ئەوە مەرز نییە سەرشی ڕۆلی سەرشی مهم ئەتوو بتوانی دێ پەنجە دیاربی لە کارێکی هونەری کە دەیکەی زۆر زار هەیە هونەرمەند هەیە دەوری سەرەکی هەیە و هیچ ئاسارێک بەجێ نایلی واللهی دەور هەیە ئەمە دەوری ڕئیسیم دیتە دەوری سەرەکیم دیتە لە پاشوی دەوری کچکەم دیتە یعنی دەیان گوتولو ئەوە دەکەیت شخصەتت دێتە خوا دەمەوە نا ئەمە دەمەوێت بغڕژم ئەمە مەسەلە لە فلان جێ دەوریکی ڕئیسی مێدا کول تەلەڤیزیۆنی دەوری ڕئیسیتە بوو خۆت ئەوە دەکەیت قەنەعاتی منە کەواتە حەز ناکەی ڕۆڵی سەرەکیت هەبێت نا حتما حەزم لێ ڕۆلی سەرەکی پێ بدێ بەڵێ حەزم لێ ڕۆلی سەرەکی ببینن چکە لە خۆم ڕادەبینم هەرگیسە بووە ڕۆڵێک قبول نەکەیت لەبەر ئەوەی ڕۆڵەکەت لێنێت نا قەت ڕووی نەدایە بە ڕۆلیت کە هەبووە ڕەتم کردەوە ڕۆلی سەرەکی نەبووە لە ئەو مەسرحەیە کە دەوری شێتەکەم وەرگرت لە مەسرحەی دەوری بتوڵەبم بەسیە ئەمن زۆر ئەو یاندەم بۆ دەوری شێتم حەز دێ بوو نیاندا مێ نازانم چ شتووە دەیانگۆ کرەوە چ نازانانی نازم بەس لەو ئەوەی دەوری ڕئیسیم وەرنەگرت بەسیە ئەو دەورە گوتمەوە لۆمە نووسرایە ئەوە ئەمە دەینم کامە دەرهێنەری کورد ڕۆڵی شیاو بە ئەکتەری شیاو دەدات بەداخەوە هەموو دەرهێنەرەکانمان ئەغڵەبیان برادراتی و دعوت و داوەتکاری و ئەوانە کاریان تێ دەکەن بەس لەگەڵ ئەوەشدا هەوڵیاندایە یعنی هەندێکیان حەز دەکەم ناوی ببینیم لێرانە بەڕاستی ناوی دەرهێنەر بەڵام ئێمە ناوێکمان دەوێت تەنها ناوێک زوهێر عەبدولمەسیح زوهێر عەبدولمەسیح ڕۆلی شیاو بۆ ئەکتەری شیاو تحسین شعبان يعني لەوێ محال بەکرا نازانم چ بوو وەختی زمان باس لەوێ زۆر ئەزەتیاندا نەقلێرە بوو دەورێکی دا بوو من محارەبەیان دەکردم تۆ دەگۆ بابەوە چ نازانێ ئەو دەگۆ نازانم چ لەوەی زۆر تەجێ بووم تەجێ بووم خۆم ئەوە نەکرد یعنی خۆم نەمران ئەو نەکرد وچی ئەڕەزم ماتیان کردم کۆت وها چەتوها گوتی کۆ تۆ شتانە دەزانی کۆ ئەوە نازانم چ مامسا شتە قەنەعەتم هات تەواو بەشێکی زۆر لە ئەکتەری کورد ئەقەدەری جەستە و دەنگی خۆی نییە پرۆڤەن ناکات هۆکار چییە؟ هۆکاری ئەوەی لەبەرەوەی کارەکان بەردەوام نینە نەکاری شانەوەی نەکاری دراما ئەکتەری کورد 2 ساڵ دادەنیشی چاوەڕێ دەکاتە ڕۆڵەکی هەبی لە شانۆگەرێک یان لە درامایەک کە نەبی یعنی بۆ خۆی ینی بەڕاستی لەبەر هەندێ ینی ئەگەر بەردەوام باشتەکە مەزبور بوو دەنگی خۆی قاڵکاتەوە وەرزشی هونەری بکە ئەو شتانە بکە بەعام ئەکتەری کورد بەعام دەستەی
وخيالي مثلا دستور مصروحي ميشكي أواني ليك ناتن جاب كاتو لو لا تاني جاب كاتو شو كتدريب هناك تدريبي رياضة خيالا أو مثلا أو قريب وشتانة كان لا بس أكتر ديد أو دبي ديادته کاما فیلمی کوردی سەرنجی تۆی ڕاکێشاوە؟ فیلمی پەڕینەوە لە غوبار ئی شەوکت ئەمین. لە کاما کاری خۆت پەشیمانی؟ لە هیچ کارێکی پەشیمان نیم. هەموو کارەکانم قەناعەتم پێ حەقم دایە ئەگە دەورێکی کچکەبی گەروەسەد بی یان ڕئیسی بی. کامە کارت بە شێوەیەکی بەرفراوان چۆتە ناو خاڵ؟ تاپۆحەقی چییە؟ تاپۆحەقی چییە و گەردەلوولیش؟ بەخوای حازی قسەی خۆمان بی ئەگە مسۆگەرن نەکردبی دەفرۆشرێت تێک نەدرێت نەدەفرۆشت. باشە تۆفیق ئەتوو محامیوی ئێ بابەکەم دەلێگەڕێ با دوو ئانەمان پێ بڕێحا کورە ئاخر حازی حرامە وەڵڵا حرامە وەچی گۆشتی بەرازی لۆ بابم دەدزم فەرقی سێ لەگە دزی مادامە تو هەندە جارێک سوتاوی لۆ ناچی لۆ خۆت پێی بڵێ بەخوا نایناسم دەنا تەقسیرم نەدەکرد. وەڵا بابە پیا و برادەری وەچی توی هەبی دوژمنی لۆ چییە؟ حازی ئەمە لە بۆ تومە دەرم مادەم هەردەی دێ بە نرخەکی وای بدێ سبەی نەگە تێشش نەدا کابرای قوربە سەر زەرەر نەکاتن ئاخر. ئەوکە تۆفیق ڕزات لێ دەکەم خۆت لە ئیشی من هەڵمە قورتێنە بابەکەم. ڕۆزە من چی ئیشم هەیە یا ڕەبی بە 10,000 دینار دەدایێ وەچی ئەتوو چاول لەوەی بێ خەڵکی بڕۆتێنیەوە و زگت بە خەڵکی نووسێ کورە بڕۆ تەقسیر مەکە دەی لۆ تێرمە ئەگەن تاپۆحەقیتیە ئێستا ئەو دوو تەفسیلە دووربینی سا خلاصم کۆتایی پێهات ئەو دوو تەفسیلە ئێستاش لێ دەدا تاپۆحەقیتیە لۆ تێم ناگەن یعنی هەیە دەوری زۆر ڕئیسی شتوای وەدێتە لە من باشتر بووە ئینکاری ناکرێت ئەم حەقەت دەڵێم بەس ئەوانە لێ دەداتەوە. السلام عليكم. سلام سرسام. كاكا إيرا مالي خذ محمد أمينيا. بري بابا إيش تقول؟ أنتو تشيوي. أم كوري. بابت لمالي يا. بري. زحمة نبي بلا حتيرة بلا تبليغ شوالي دلوقتي. إيه يقدر. بابا. بابا. أو كابرا كذا صامتي لي ولا. ده ولا راوس يا بابا. مرحبا كاكا. أهلا كاكا فرمو. كاكا. أمن مأموري بلدية ما تبليغ بي لابد زنابل. أهلا وسهلا. تبليغ يتسه. كاكا أوين راسي بي قضية استملاك اشتوايا. استملاك ذكي. والله ملكة كتبة برزادي ذكي. هوك أو مكبوت كس خاني نبو خضر لو يفروج نبي كاكا دزانم من زار ما دراتي بطاريكي هبو نبو خاني أبو لسر ساي حازي كتي نسر سازي عادي حاجة شيء. هواز بي نواز برو كاكا الدنيا قراري مزيز بلدي درسوا دبي أورو كبسين حمال اللي حاضر بي. أورو أري والله أورو دبخش فرم باتين. سعيد كرم بمام توابرين أني بخون فأنا سمحتنا كنو ديمو باشا بابا. بابس كاكا. وعافي سرطان. داوای کاری ڕێکلامیان لێ کردوویت؟ 1,000 بەشداریم کردە لە ڕێکلام 1,000. زۆر دایان لە کردیمە بەسیە قەناعەتم پێ نهاتیە چکە دەزانتیە لەو پڕی وەزعم خراپ بووە لەو پڕی ینی پێویستم بە پارە بووە بەس گوتم بەڕاستی ینی شکات ینی وتم دەوان لە تەلەڤیزیۆنی ڕێکلام دەکەنەوە دەکەن ئەوان دەبینی خۆ لەبەر چاوێک هەموو ڕێکلامەکان ئاوان یان بەشێکی؟ وەڵاهی هەموو کرامەکانەوە نییە ها دەبێت و بچی لەسەر برنجەکەی بڵە برنجێکی باشە و ڕێکە پێکە و ڕازام چێ و یان ڕوونەکە باشە وهایە وهایە یانیش دەبی بڵێ شتەکان ڕێکلامە بەعام غەدر بوون. چ جۆرە درامایەک بینەری زۆر دەبێت؟ ئەو درامایە کە دەستە ناو خەڵک یعنی ئێش و ئازاری خەڵک کۆمەلگا نیشان دەدا ئەوە دەستە ناو خەڵک هەمووی تامە زۆرە دەبی بۆ بینی. مەبەستمان لە جۆری دراماکانە. کۆمیدیا هەڵبەت کۆمیدا دەور دەبینی بەڵام
بەڵام لەگەڵ ئەوەشدا کۆمیدیاش دەبی حەلی شتێک مەوزوعێک بکە نەک کۆمیدیا بۆ کۆمیدیا هەر بۆ پێکەنی. ئایا پێت وایە کۆمێدیا زیاتر دەچێتە ناو خەڵک؟ بەخوای هەندێک هەیە حەزی لە کۆمیدیا هەیە حەزی لە ترازیدیە شەردی هەموو خەڵکێک حەزی لە کۆمیدیابی بەڵام ئەمن دەڵێن ئەو درامایی کە باسی ئێش و ئازارەکانی کۆمەلگا دەکە ئەو دەستە ناو خەڵک. ڕێمی شێوازی ئەکشن بەس لە بیدایەتانی هات یەقف لەبێ سەر لێرە حەدەسکە بەسەر هات تەواوکەری لە زیێچوری تەواوکەری دەکاتە حەدی نهایەتی. چەند جار ژینگەت پیس کردووە؟ هەڵی بەداخەوە ئەمە بالعکس ئەمە دەچین زۆر زاران دەچینە سەیران بڵێن دەبین خەڵک شتی بەجێهێشتێ دەچینە پارکەکان خەڵک شتی خاستن ئەو برا عەربانێکە لە جێیان دێن شتەکان پیس دەکەن و دەڕۆن ئەمە هەڵدەگرینەوە خاوێن دەکەینەوە یعنی ئینسانێک ئەگەر بڕێک ڕۆشنبیر بی بڕێک دڵی بە وڵاتەکەی خۆی بسووتێ بڕێک ئینتیمای هەبی لە ئەو وڵاتەی دەبی وڵاتەکەی وەکو بلبلێ سای خۆی پارێزی دەبی نێلی ئەمە زۆر زانان دەرێن ئەوانەی لە پارکەکان مەفروزە مراقب دامێن لە بە ئەو جیانە یان لە سەیرانگەکان کە کاتی سەیران مراقب هەبی بزان چێ ژینگەی پیس دەکات. بەسێم ناکە پرسیارێکم لێ دەکەم دەبێت لە ناو کۆڕی دیوەکان وەڵامی باوکی خۆت وەکو کوچەکانت بدەیەوە. پرسیارەکەش ئەوەیە ژن و مێرد کامیان ماڵ بەڕێوە بن ژنەکە یا مێردەکە؟ حەزت دەکرد جگە لەو پیشەیە چ پیشەیەکی ترت هەبوایە؟ من ئەوە هونەر پیشە نییە من خۆم پیشەم هەبوو مامۆستا بووم ئێستا خانە چینم. بۆ هونەر پیشە نییە؟ هونەر نەبوویتە پیشە کوای هونەر چۆن پیشەیە ئەتوو کە ساڵێ شانۆگەریەک نەکەی دوای شانۆگەریش دەکرێت بە پاری حکومەت دەکرێت ئەتوو بە بیتاقە نیە بێ وەڵا سبێنێکە حسەی خۆ دووە دەگری پاری خۆ دووە دەگری ئەوە نییە لەبەر هەندێک پیشە نیە نەبوویتە هەتا هونەر نەبتە پیشە پێش ناکەوێت بەردەوام نابی. والله حەزم لە ئەوەی بوو مثل لە باخچەک یعنی لە غاباتێک لە جێیەک یان دوکانێکمە بایە وڵ و شتوان بفرۆش بای زۆر هیوایەتم. لە نێوان 5 درامە دوا شەو چرخ و فەلەک گورگەکان کەوەکانی غەرەچووخ گەردەلول تۆ کامیان بەسەرکەوتوو دەزانی؟ گەردەلول لێسا ئەوەی گورگەکان زۆر ئەکتەری تێدا بوو فرسەتی وها وەرنەگرتیا بازێح نەبوو لە کنەمە سای من لە خەیاڵی من ئێسەمە چەرخ فەلەک باش بوو لە چ باش بوو شتێکی کەون دێ ئێستا مەعاسرە دەکا ینی فەرقەکە دوا شەو بەخوای ئەم زۆر ئیشەکانی ئیبراهیمم دیتیا بەس لێرە پارێکی خەیالیشیان وەرگرت و پارێکی باز بوو هەتا ئێستا مۆخلیزەکانی هەولێر و پارەیان وەرنەگرتیان. خێزانەکەت لێ ڕازیە؟ وەڵی ئەو زادەوە دەبێت لە خێزانەکەم بپرسم پەیوەندیمان زۆر باشە. تا ئێستا لە چ شتێکی ژیانێت پەشیمانی؟ وەڵی من شتێکی وها نەبووە لێ پەشیمان بەڕاستی لە هیچ شتێکی پەشیمان نیمە. بەڵێ کاک دەزانی ئەو کابرایە لە ڕەنگ و ڕوخسار و حەوس و کەوتی ڕا پێی دەچی دەمێژنەبی ئەتوو دەبێتی وەڵڵاهی دوور نییە دەباتە کەواتە ئێمەش خۆشحاڵکە بۆ باسەی کەلاسە شۆر پەرۆشە بۆ بیستنی. لە ناو خەڵکی بەچی بەناوبانگی؟ خەلیلیابە ئەوە خەلیلیابە ڕۆیشت. بەسەرهاتێکی خۆشی خۆت بجێڕەوە. 73 چینە باغدا درامای گۆرە پیاومان تۆمار دەکرد من ڕاوەستاوم دیکۆر کرابوو دەست کرا بە تۆمارکردن مامۆستا سەرچۆ ڕێز و سڵاوم بۆی هەیە ئەو دەوری ڕەوفیا بۆ پیاوەکی دەوڵەمەند لەگەر منداڵەکانی لەسەر مێزی ناخواردن دانیشتبوو کوڕە منداڵەکانی نسحەت دەکرد ئێمەدایم پێکەوە پرۆڤمان دەکرد یان دەبزانی مەسەلەن
دیالۆگەکانی چن وتی کوڕم جێتان لێبی زمانەکە خراپە مەسە ناو خەڵک لەگەر خەڵک تێکە دوور بن لە هەموو برادر و ئازیقاک و قارداشک و ئەرخەداشک و نازانم کە تەناوێت الله ئامن پێکەنی ئەو حوارە نەبوو یعنی پێشتری ئەرخەداش و قارداش تێدا نەبوو قارداش و ئەرخەداش بە تورکیە پێکەنیم شانم بەدی کۆردا بەدی کۆڕەکە هەموو جولاوە لەسەرەوە دەرهێنەر هاوارێک کردوەتی ستۆپ گوتی چی عەد بەلەرزی گوتی ناوەڵە مامۆستاخەلی پێ دەکەنی ئەوتی بابا چ بگوتی دەگوتم جێتان نێنێ چی بوو ئەوە زۆر شتی هەمە زۆر ئەوە کردێ شالۆگەرێکمانە بوو ئەو کوڕی مەسیحەکەی عەنکاوەی دەورێکی دابووە من دەورەکەم بازم ئەمنیش مکیازم دەکرد قۆچی بە حەڵقەش ناو ئەوەی چۆن پێوە دەکرد دەبینم ئەو کوڕا زاهیر ژنەکەی ئەو کوڕە ئەوەی دڵ زاوەکەی سەعدونی سیروان ئەوان هەموو کوچقا کردوێت داویست بەو مەسیحەی فەشەلی پێبینن بڵێن ئەو مەسیحەیە فشە بوو ئەمیش تەقوکەم دەرینە قلتم دا كسي دا كسي بالقرآن بتقوي لي ذم قلت له تو عصابي قلت له أنا عصابة أنا بم أدي مو عصابة أنا لو كابراي غادي اللي إذا كان فعل كان أتومت أتوهاب إيش كده هنستيقن والله قلت له مش شكاية ده كان قلت له نقول شكاية بكن بس أنا أمن سركوت دبم يعني نقول سركوت دبم ئەگەر هەموو شتێکت بۆ دابین بکرێت لە هەندەران ئامادەیە وڵاتە جێبێڵی بەداخەوە من لە نۆتەکان لە زاخۆ و برادەرەکانم ئەوانەیە کە ئێستا لە هەندەرانن هەمویان لەلای من تێدەپەڕی میێوانداریم دەکردن شەو لەلای من دەبوون بەڕێم دەکردن دایانگوت دەتو نایە دەمگودا ئەمن ئەگەر کەس دەمێنی ئەمن تاکە کەس دەمێنن لە کوردستان ناوەڵا بستێک خاچی کوردستان بە هەموو هەندەران نادەم لۆیش دەچم حەز دەکەم بچم بەس شەکەم خلاص بوو دێمەوە ناسم يعني لێ تحمل ناکەم تیکتۆک بەکاردەهێنی نا بەکارناێنەوە شتانە هەر بەکاری ناینی ناڵێم کە نەبینم نازانم لەگەڵ سوۆسیال میدیان چۆنی من تەبەشەی بەس فەیسبوک دەکەم مەسنجەرەگە برادەرێک شتێک نووسی بڵاو بکاتەوە تیکتۆک بەکاردەهێنی نەنەمدیتێ تەمشا ناکەم حەز دەکەی ببیت بە بەڕێوبەری کوێ ئێستا ئەگەرە من بگەڕێتەوە پاش ینی گەنج بمەوە و تەمەنم یارمەتیم بدا من هونەرمەندم لە شوێنێکی هونەری حەزم دەکرد بە بەڕێوەبەری هونەری لەوێ ئەو کاتەی پرۆژەکانی خۆم پێشکەش دەکرد حەزم دەکرد ئەو وەختەی ساڵانە چەندین شانۆگەری بکرێ چەندین درامە بکرێ حەزم لەو شتێ بوو ئەمرەکەم تەجاوزی کردن حساب تەقاعد و حەزم لێ نییە بمەم بدیر ینی بێزارم لە ئادامە 2 ساڵ نەچوومەوە مرۆڤی مرد چێیە؟ مرۆڤی مرد ئەو مرۆڤەیە لە کاتی تنگانە ینی خەڵک بێتن بەهانەی خەرگە بۆ بچی پیاوەکی ڕاستگۆبی پیاوەکی ئازابی پیاوەکی ڕۆشنبیربی خەڵک متمانەی پێ بکەوە پیاوی مرد بە نەزەرە من ئەوەی ئایا ماستەوکردن لە شانۆ و درامادا هەیە؟ زلام هەیە بۆ ڕقەی مەسوولە کاتیان بۆ مخلیزەکەش کە دەوری بداتێ ئێستا بوویتە نەزم ئێستا نەجمە چی ئەنتیکەیە لەوانەیە ئەتوش شارازت پێ کردویە می شارازە پێ کردەوە کردی ئەنێوە خۆش نییە سەمسە لە من کابرایەکەم لەو پایە و ئیشم لە برادرێکی خۆم متەوەستە بوو بەخوا هەندی منیشی نەکردی ئەوە ڕاقەکانە هەنێوانە هەر پاسشمان نەکرد ئەو کوڕە ئەنی بووە شتێک و ئەوەکو پارەی جوانی لۆ دەرچوو یعنی ئەوە خۆش نییە یانێ ئەو تەنازلات و شتانە لە کۆتاییدا چیت ماوە بیڵێ؟ وەڵی زۆر بەخێر بێن دەستان خۆش بی ئەوە لام وایە پرۆگرامیکی نوێیە نازان پێشترش لەگەر چێ ئەو شتتان کرێ مقابل و شتێوەتان کرد دەبارەی و بەرنامە چکۆم بەرنامەیە
ئێوە دەرێن نوێیە من هێشتا نەمدیتیە بەڵام ئینشاڵە سەرکەوتو دەبێت. سپاس دەکەم سپاسی سەوەریش دەکەم بەڕاستی ناوی نازانم بەس زۆر هیلاک بوو زۆر سپاسان دەکەم. لە کۆتاییدا زۆر سپاس بۆ ئەو دوو هونەرمەندە بەتوانەیە. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دوو ئەزمون کاری تر بەخوای گەورەتان دەستپێرین. خواتان لەگەڵ.